خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی تایبەت بە ڕۆژانی جەژن پێتان شاد دەبم. جەژنتان پیرۆز بێ و هەموو ڕۆژێکتان جەژن و شادی بێت. ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەتمان هەیە بە میوانداری هونەرمەند هێرشکانی حەیرانی. جەژنتان بۆ دەڕازێنینەوە و کەیف و شادیتان پێدەبەخشین. برمان نەچێت گروپێکی تایبەتی هەڵپەرکێمان لەگەڵا گروپی هەڵپەرکەی نیشتیمان کە ئەمڕۆ باڵپەرکێ جوانەکانیان بەرنامەکەمان زیاتر ڕازاوەتر دەکەن. زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەی تایبەت بە جەژن کە بەرهەمەکانی نمنمە دۆشاوی نمنمە. بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن بەرنامێکی زۆر تایبەت دەبێت. کاکێرش زۆر بەخێر بێت، جەژنت پیرۆز بێ و هەر لە جەژنابی ئیشەڵڵا. جەژن لە ئێوە و لەسەر جەم بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویستی ئەم کەناڵە خۆشەویستە پیرۆز بێ و ئومێدەوارم ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ سەرجەم میلەتی کوردی خۆشەویست. زۆر سپاس، زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لە بەرنامێکی زۆر تایبەتی جەژن لەگەڵ مای بێگومان دڵنیام لەوەی کە گۆرانیە تایبەتەکانیشت جەژنمان زیاتر پڕچێشتر دەکات. زۆر سپاس، ئومێدەوارم گۆرانەکانی شایانی گوێلێگرتنی بینەرە خۆشەویستەکانی ئەم کەناڵە بێت. هەروە بێ ئیشەڵڵا. کاکێرش دەکرێت سەرەتا زیاتر بچینە ناو کاری هونەری تۆوە. لە چ ساڵێکەوە دەست بە کاری هونەری و گۆرانی وتن کرد؟ بەڵێ من ئەتوانم بڵێم زیاد لە 20 ساڵە کاری هونەری یەکەم، بەڵام پێشووتر بە گۆرانی هەروە حەی و ئەوانە گۆرانی من تۆ تا ساڵی 2011 لە ساڵی 2011ەوە لەگەڵ گروپی مۆسیقا و کاری زەماوەن و دانیشتن و لایڤ موزیک و ئەو شتانەکەم. دواتر زیاتر ڕۆچویتە ناو گۆرانی وتنەوە. کاتە ساڵانێکی زۆرە لە بوارە کار دەکەیت. چ حەزێک چ ئارزوویستێک گوای لێ کردی بێتە ناو گۆرانی وتن و زیاتر گۆرانیە میلیەکان؟ هەمیشە هەموو گۆرانی بێژێکیان هەموو تاکێک کاتێک کە حەزی لە جۆرێکی هونەرە کەسێکەیە حەزی بەوەیە کە زۆر هەوادارێتی، ینی زۆر سەرسام بەکارەکانی منیش. مامۆستا قادری گاگلی بە شانازیەوە ئەڵێم زۆر تەسیرێکی گەورەی هەبوو لەسرم کە زیاتر ئەم بوارە هەڵبژێرم و حەزەکەم گۆرانی بڵێ. کەواتە گرنگە کەسێک لە پشتت بێت، کەسێک بتوانێت زیاتر بەرەو پێش بێت. سڵاو و ڕێز و حورمەتمەیە بۆ جەژنی پیرۆز بێ ئیشەڵڵا هەمیشە لە جەژن نابێت. من زۆر سەرسام بە سەوتی و کەسێکی زۆر دەنگخۆش و ئینسانێکی زۆر ڕێک و پێگیش. سەرکەوتوو بن ئیشەڵڵا سڵاو و ڕێز تایبەتیشمان هەیە بۆ بەڕێزیان. کاکێرش گۆرانی بێژ گرنگە بتوانێت لە هەر بارە و دۆخێکدا لەگەڵ با بڵێن هەوادارەکانی دابێت؟ بەڵێ زۆر گرنگە. ئێمە کاتێک کە گۆرانی ئەڵین بەس ئەوەنە سەرەتا مڵکی خۆمانی کە دەست پێکەن کە دەستمان پێکرد ئەبین بە مڵکی هەموو ئەو کەسانی کە گوێمان لێگرن. هەر بەڕاستی ئەبێ کۆنتاکێکی زۆر تایبەت و جوان هەبێ لە بینی خۆت و گوێگرەکانتە. باش، هێرشکانی حەیرانی تا چەند لە هەوادارانی نزیکە؟ زۆر نزیکم. زۆر نزیکی لە هەر شوێنێکە یەکە بینین وا هەستەکەن کەسیان تا ئێستا هەستیان نەکردووە کە ڕۆژێک کەسێک من بناسێت بەرکەوتنم هەبێ لەگەڵێ وای نەزانیوە نەمێشتووە هەست بەوە بکا کە نەمناسی وەرە و جارە دیومە یەکسەر باوەشێک و ئامێزێکی تایبەتم بۆ کردوێت و حەزم کردووە کە وا هەست نەکا کە نایناسی. بێگومان هێرشکانی حەیرانی بۆ بەناوبانگەکە دەموگفتێکی زۆر شیرینی هەیە، زۆر گەرم و گوڕە لەگەڵ کەسانی بەرامبەریدا. سەرکەوتوو بن ئیشەڵڵا. کاکێرش لەگەڵ سۆشیال میدیا و بابەتانە بینت چۆنە؟ بەخوا باش نیم. بۆ وەڵی زۆر بڵێن تازانم حەزێکی وام بۆی نییە، هەتا فەیسبوک و شتەکانی خۆشم بەخوا ڕەفیق و برادەری من بەڕێوە. ینی ئەدمینە بۆ گرتووە؟ نەکگرتن نامن حەدیێ منێ، بەڵام هەر بڵێن لە برا و لە خوشکەزا و ئەوانە بەڵێ کەسە نزیکەکان بەڕێوە بێن. باشە، پێت وایە تا چەند سۆشیال میدیا هاوکارە بۆ هونەرمەندان؟ زۆر هاوکارە ئەگەر بە جوانی بەکار بێت. ینی ئەوە نەبێ ئێستا بۆ نمونە من هەمیشاڵێم کاتێکە گۆرانی بێژێک گۆرانی ئەڵێت حەقی خۆی بدرێت یەخ جوانە، بەڵام بەداخەوە جارجاریش ئەبینم سۆشیال میدیا هاوکاری ئەوە کاکە تۆ بۆ نبوونە زیاتر کارەکانی نەچێتە پێشەوە لە زۆر شوێنە بەڵام ناکرێتەوە یان دیومە ڕایان گرتووە ئەوەش هەیە. ئەینا زۆر تاسیرێکی گەورەی هەیە بۆ بەدڵنیاییوە. کاکێرش جەژنە هەمووان دڵخۆشن، ئێمەش پێویستە لەسەرمان کە زیاتر دڵخۆشیان کەین. با سەرەتا بچینە لای گۆرانێکی جەنابەت بۆی کە بەرنامەکە زیاتر لە لای هەوادارانی تۆ و بینەرانی ئێمەش خۆشتر بێ. بەسەر چاو خۆش بێت گۆرانێکمان گۆرانێکی گەڕیان سەرەتا لەگەڵ گروپە خۆشەویستە گروپی هەڵپەرکەی کە بە خێراتیانەکەم دەستیان خۆش بێ بەڕاستی هەمویان خۆشەویست و ئازیزی منن، یاخوا لەشیان ساغ بێ ئینشاءڵڵا.
شڵا بتوانانی بەرنامەیەکی جوان ئینشەڵا پێشکەش بکەین. بێگومان بینەرانی عزیز گروپی هەڵپەرکەی نیشتیمانیەکەکەن لەو گروپە جوانەی کە هەمیشە بە هەڵپەرکەی جوانەکەیان سەرنجی هەمووان ڕادەکێشن ئەمڕۆژ لەگەڵ ئێمە لە بەرنامەی تایبەت بەجێژن بزانین چۆن هەڵدەپەڕن گۆرانیەکە گەڕیانە بەڵێ گەڕیان بەس هەڵپەرکەی خۆشی و تایبەتە. مادوونەبوونی بۆ مامۆستا عەدنانی سەرنجمانی کە ڕێزمانەوە هاوکارێکی عزیز و خۆشەویستی منە یاخوا دەستی خۆش بێ خێر سەر چاوباچینە لە گۆرانیەک پێکەوە. فەرموو. ويلد
کاگەرش دەنگت خۆش بێت زۆر بەڕاستی سپاس. گۆرانێکی زۆر تایبەت بوو برایان دەستان خۆش بێ و لەشتان ساخ بێت زۆر سپاس کاکێرش جیازی گۆرانی گەڕیان لەگەڵ گۆرانەکانی تر چییە؟ هەمیشە گۆرانی گەڕیان ڕۆحەتێکی زۆر جیاوازی هەیە لە باشە. سەرجەم گۆرانەکانی تر جیاوازە هەم هەڵپەرکەیەکی تایبەتی هەیە کە ئەوە ناوچەی مەریوان و بڵین شارە کوردیەکانی ئێران بە تایبەتی زۆر ڕۆژەڵات عفون بەکارهێنن لە لای من زۆر شتێکی تایبەتە گۆرانی گەڕیان کەواتەم گۆرانی تایبەت زیاتر بە ڕۆژەڵات یان ئەتوانین زیاتر بەکاردێ لێ زیاتر لێ بکەین. زیاتر لەوێ بەکاردێ باس لەوا کرێت زۆرێک لە هونەربەندان ڕەنگە نەتوانن بەم جۆرە گەڕیانە گۆرانی بڵێن ئایا ئەمە قورسایەکی زیاتری هەیە لە گۆرانەکانی تر؟ قورسایەتی نییە بۆکو قورسایەتی بەڵام ئیتر هەر کەسە و ستایل لێک گۆرانیاڵێ هیوایە دەنگی بڵێن گونجاوە بۆ ئەو گۆرانیانە کە گەڕیان و کۆمەڵە گۆرانی فۆلکلۆر بڵێت هیوایشی هەیە ستایلێکی تایبەت بەخۆی گۆرانیاڵێت و ئەوە سایلی تۆ چۆنە؟ وڵای تێکەڵەیە فۆلکلۆر بە هەموو جۆرە گۆرانیاڵی وایە؟ چکەوەی من بینیومە بیستومە کاکێرش بە جۆرە گۆرانیاڵەکە لەگەڵ هەموو ستایلەکانە گونجێت. بەڵێ وڵات لە زۆریان بڵێ باش کاکێرش لە گەڵ جەژنا بینت چۆنە یادەوەریەکی جەژنت شتێکی ئەوە سەبارەت بە جەژنی هەیە لای تۆ؟ وەکو یادەوەری زۆرن بەڵام ئێستا بەداخەوە شتێکی وام لەبیر نێ بڵێ بەڵام لەگەڵ جەژنا زۆر باشم باشە ئیتر لەگەڵ ڕەفیق و برادەرە سەیران و گەشت و دوای ئەوەیش پەیوەندێکی کۆمەڵایەتی باشم هەیە. باشە بێگومانەوە پێشتر باسم کرد کە تۆ پەیوەندی کۆمەڵاتی وفتەوە لە جەژنا تا چەند گرنگە کە سەردانی کەسانی بەرامبەر بکەین خزم و دۆستان بکەین تۆ خۆ تا چەند لە جەژنا بە تایبەت گرنگی بەو کاتانە هەموو ڕۆژەکان لە لای من گرنگن کە تۆ سەردانی ڕەفیق و برادەر و خزم و کەس و کار بکەی بەڵام ڕۆژی جەژن ڕۆژێکە بەڕاستی ڕۆژی گردن ئازادی و یەکتربینین و کۆمەڵە گفتوگوی تایبەت و ڕۆژێکی خۆشە دوورکەوتنەوە لە هەموو کێشە و مەشاکیلەکانی دنیا لەبەرەوە ڕۆژی جەژنی لە لای من تایبەتە حەزەکەم هەم ڕۆژەکانی جەژنم قەت لە کیس نەچێ و لە خزمەتی ئازیز و خۆشەویستانی خۆمان هەر لە جەژن و خۆشیابی ئینشاڵڵا بێگومان جەژن لە کوردستان بە تایبەت ینی بۆنێکی زۆر تایبەتە خۆی زۆر گرنگی پێ ئەدرێ هەرچەنە بەداخەوەکە ئەمە چەند ساڵێکە یەک دوو ساڵەکە بەهۆی پەتای کۆرۆناوە تۆزێک پەیوەندیەکان کاڵبوونەتەوە پەیوەندی کۆمەڵایەتەکان کەمتر بوون کەمەش بۆ خۆپارێزی بۆ گرنگ بووە بێگومان تا چەند گرنگە کە ئیتر لەم جەژنەیە لەمڕۆوە دەست بۆ بکەین کە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە زیندووکەینەوە کە ماوەیە کە بەرەو کەم بوونەوە ئەچێت. من هەمیشە هەموو جەژنیەکەم ئومێدەم خواستووە ئەڵێم یاخوا ئینشاڵڵا ئەو کاتە خۆشانە کە هێنە پێشوەکو جەژنی نەورۆز وەکو جەژنی قوربان جەژنی ڕەمەزان ئەو جەژنانەی کە موسڵمانان و ئەوانەیشی کە تایبەتن بە میلەتی کورد ئەڵێم یاخوا ئینشاڵڵا سەرەتایەک بێ بۆ دەستپێکردنی بەختەوەری و خۆشی و خۆشگوزارانی بۆ ئومێدەوارم ئەم جەژنیشە ببێتە مای خێر و خۆشی بۆ سەرجەم میلەتی کورد و ئەو هەموو نەهامەتی کە پیا تێپەڕیوە ئینشاءڵڵا کۆتاییەکی هەبێ و بۆسێ ئومێدەوارم ئیشەڵڵا کاکێرش جەژنی منداڵی یا ئێستا وەڵاهی جەژنی منداڵی شتێکە قەت لە لای من ئین نابێ بڵێم ئێستا ئاوات خوازم بڵێم جەژنی ئێستا بەڕاستی کۆمەڵێ ئەرکەوتۆتە سەر بەڵام جەژنی مناڵی زۆر خۆشە ئەو جەژنەیەکەی تر لە زەهن و بیرمانەلان هەر بە تایبەتیە عنی بەس جەژنی مناڵە هەر بەڕاستی مناڵ ئەتوانێت بە ڕۆحەتێکی پاکەوە ئەگەڕێی دەست و ڕەفیق و برادر علاگەیەکمانەگر بە دەستمانەوە ماڵ بە ماڵەگەڕ کە گەورەبوو جەژن ئەو چێژەی نامێنێ وەکو مناڵی بەڵام شتێکی تر ئیزافە بێ بۆ ئەوەی کە بەنمونە تۆ کۆمەڵی خۆشەویست و ئازیزی هەند سەریان لێبیت و بتوانانی لەگەڵیانە گفتوگویەکی خۆش و کاتێکی خۆش بەسەربەری ئێنا جەژنی مناڵی زۆر تایبەتە لای لە مناڵی هیچ بیرەوەریەکی یادەوەرێکی مناڵیت لە پیر نییە وڵی لە جەژناکەی تر خۆدا ئامادەکرد بێ بۆ جەژن بەڵێ بەرە وڵا لە جەژنا ئێمە بە حکمیەوەی لە لادین کانی حەیران بەڵەکانی حەیرانی سەیشەر لەکانی حەیران سەردانی ئەو گوندەشەکەین ئینشاءڵڵا تەنخەمە سەر چاوم لێ سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو کەس و کاری خۆم بۆ خانەوادەی خۆم حواڵیانە پرسم ئینشاءڵڵا جەژنان پیرۆز بێ و هەمیشە هەر لە جەژنا بن و دەستی باوکو دایکم ماچەکەم بە تایبەتیمان شتەکانم بە قوربانە بوون بەڵێ جەژنی مناڵی من بە حکمی ئەوەی کە لە لادەین بڵێن ئاژەڵدار و ئەوە بووین دایمە لەگەڵ براکانە ئەو نەمان هەبوو کە کێ ئەم جەژنە لە ماڵەوە بێ
کێ لە ماڵەوە بێ کێ لە ماڵەوە بێ کێ ئەچێ لەگە ماڵات توشتەکە بەڵێ ئەیتر زۆر جار مناڵ هەمیشە هەوڵەدا کە بزانێ شتێکی گیر ناکەوێت فێڵێکی بۆ دۆزێت شتێکی بۆ دۆزێتەوە کە ئەو ڕۆژە لە ماڵە بێ هەمێشە منیش هەوڵمەدا کە شتێکی وا بکەم جارێکیان بیرمە خۆم کرد بە نەخۆش هەتا ماڵا دوشت نەما دوایی ئایبم نەما تاواتە دوای عیبنەوە جژنی خۆتێ کردووە دەخوا هەر لە جژ نابی بێگومان مناڵی ئەو سەردەمەیە کە دووبارە نابێتەوە کە هەمووان بەتڵێکی پاکەوە فێڵەکان ئەکرێت بەڵێ بەتاکیدا ئەگەر بیرەکەیتوانێت فێڵکردن زۆر ناخۆشە بەڵام مناڵ نازانێت فێڵ نەوەڵا تو هەوڵی ئەوەدا کە ئەو شتە بەدەست بێنێ ئەکید ینی ئەوە لە دڵێکی پاکی خۆیەوەیەتی ئەو فێڵاکە بۆیە هەر جوانە هەر لە زەهنامێنێتەوە بەڕاستی سەرکەوتوو بنیاخوا کاک هێرش کاتێکی تر هاتیتە ناو دنیای هوەر بێگومان زۆر شت لە ژیان دەگۆڕێ وایە بۆ تۆ چی لێ ژیانت گۆڕا ینی با بڵین هوەر چی لێ سندیتەوە چی پێبەخشیت هەر بەڕاستی هوەر کۆمەڵێک کەسانێکی باشی وەکو جەنابت و ئەو کەسانی کە مسودفەم کردن ئەو بۆ من مای خۆشحاڵی و شانازی و سەربەرزیە کە لە خزمەتی کۆمەڵی خەڵکی زۆر باشا بوو بەڵام بەداخەوە هوەر لە وڵاتی ئێمە زۆر جار لە زۆر شوێنە عیبێ هوەری گۆرانیتن بە تایبەتی من ڕەنگە لۆمەی خەڵکیش ناکەم چونکە بەڕاستی بەداخەوە من بەداوای لێبوردن ئەم قسەکەم گۆرانی بێژمان هەیە کە بە شێوازێک هوەری گۆرانی بێژ وتنەکەی خۆی نەپاراستوە کە خەڵک ڕێزێکی باش بگرێت لە گۆرانی بێژ ئەوەش خەتای خۆمانە خەتای خەڵک نییە من ئەوە نەبێ هیچ شتێکی وای بڵێم لێ وەرنەگرتومەتەوە بەڵام ئەوەی کە زۆر لی پێی سەربەرزم ئەوەیە کە لە خزمەتی کۆمەڵی خەڵکی باشا بووم بە بۆنەی هوەرەوە کۆمەڵی خەڵکی باشم ناسیوە ڕێز و احترامێکم گیراوە لە بۆنەی هوەرەوە زۆر سەربەرزم پێی بەڵام کۆمەڵی شتیشی هەر لێ وەرەگرێتەوە وەکوەوە کە ناتوانیتەوە بە ئازادی خۆ لە هەموو شوێنێکە هەرچێک بڵێن بیکەیت و ئەوانە ئەوە نەبێ هیچ شتێک بۆ نمونە ئەگەر هێرشکانی حەیرانی بەپاس بڕە بازان وەی چۆنە بێ بەتەکید لە شوێنێکی شاهر زۆر بۆ نمونای سەر لە شاری سلێمانیا من دۆست و خۆشەویستم زۆرن جاری وا سیارەکەیشم ببینرێ لێرە ڕەفیق و برادەرەکان تەلەفۆنمە گلەیم لێەکەن ئەوە هاتیتە دێرە نهاتی بەلای ئەنی ناسین تۆزێک ئەوەیە تۆ ناتوانانی تر بڵێکی وات نامێنێ ئازادیەکی وات نامێنێت بێگومان وایە ئەبیتە مڵکی خەڵک بەڵام خۆی تر ناشبێ تاوای ئازادیەکان لێزەوت بکرێەوە نیە ئەبێت تازە 180 بەخشی بە خەڵک ئەو بیسەی ئەگەر بتوانانی شتێک بۆ خۆ بکەی نایتر ناتوانانی ئیتر ناتوانانی بەناوبانگبوون خۆشە وەڵاهی بەناوبانگبوون لە لای من شتێک نییە کە بوونی هەبێت چونکە نازانم چۆن بڵێم بەناوبانگبوون تۆ بە بۆنەی تۆ بۆ ناوبانگێک گۆرانیت نەوت بە حیاتی قەت بیرم لەوە نەکردووە بەناوبانگبوون تۆ کەسێکی بە بۆنەی شتێک و ئەناسرێت جا خوا نەکردە ئینشاءڵڵا نەمان گێڕە لەو کەسانی کە بە بۆنەی خراپێکەوە بناسرین ئێمە تەنها ناسراوین ئەوە فڵانە کەسە گۆرانی ئەڵێت ئەو کەس شخصەیە هیچ شتێکی تر لە ژیان و ناگۆڕێ ئەگەر هەموو سەر عەرز تۆ بناسێت یەک تاڵ لەو تاڵەسپیانی خژی من ڕەش ناکات شتێکی کەم ناچێتە سەر بەژن و باڵات ناچێتە سەر قودرەتی یعنی ناچێت سەر بینینێ لەبەر ئەوە بەناوبانگبوون لە لای من بوونی نییە ئەگەر ناسرا بێتم بە بۆنەی هوەرەکەمەوە توانی بێتم خزمەتێکی بچووکی میلەتەکەی خۆم بکردێت بۆ من جێگەی شانازی و فەخرە یاخوا سەرکەوتوو بێگومان وایە ئەوە نەبێ هیچ شتێکی تر نییە لە لای من بەناوبانگبوون لە لای من بوونی دەستەکانە خۆش بێت گۆرانێکی شادمان پێشکەشکەوە بەجێژنە تۆزێ هەڵپەڕین بەسەر چاو دەست پێ بکەین.
Gangnam Style. هەمیشە لە جەژن و خۆشیە بن. دەنگت خۆش بێ کاکێرش بەڕاستی ینی ئەمە مجامەلە نییە گۆرانی تۆ و گروپی هەڵفەرکی هەر جەژن پێویستێتی زۆر سوپاس یاخوا دەستان خۆش و لەشتان ساخێ بەڕاستی گروپی هەڵفەرکی نیشتیمان زۆر جوان هەڵەپەڕن ینی زۆر حەزم ئەگەر کە منیش هەڵپەڕم لەگەڵیانە بەڕاستی ماشەڵایان لێبێ ماشەڵڵا زۆر جوان هەڵەپەڕن زۆر تایبەت هەڵەپەڕن گروپێکی تۆکمەن و ساڵانێکی شەخەریکن خزمەتەکەن یاخوا لەشیان ساغ بێت و دەستیان خۆش بێت کاکێرش گۆرانی سەریع زیاتر لەو بۆنەوە ئاهەنگەکانە ئەوترێت بۆ ئێوەی هونەرمەندان کامیان کام ڕیتم خۆشترە ڕیتمی ئەسل و ینی هێواش یا خۆت من بۆ خۆم ئەگەر لێم گەڕن حەزەکەم هەمیشە گۆرانی خاو بڵێ خاو بڵێ بۆچی وەڵی حەزێکی تایبەتی خۆم هەیە بووی ئەم ساڵانەی دوایش من هاتوومەتە ناوکاری زەماوەن و ئەویش بە داواکاری ئەو خەڵکانە دەستیان خۆش بێ یاخوا زۆر سپاسیانەکەم بەڵام ئەگەر بە خۆم بۆ ڕەنگە قەت هەتا ماوەی 1-2 ساڵیش ئەوەی توانی بێتم سەیتەرم کردوێ هەر نەچمە زەماوەنشتە بەڵام ئەم ساڵانەی دوایی ئەتر بردیانی بەس ئەوەش بەڕاستی ینی ئەزمونێکی تەواوی تۆیە کە تۆ توانی لە هەردوو بوارە گۆرانی بڵیت و تام و چێژی تایبەتیش بە هەردووکان ببەخشی بەڵێ بەتاکی هەر لایەنێکیان کەم کەیت نێڵیت ئەوە تۆ بەڕاستی ینی کە تۆ نەتوانی هەر لایەنێکیان حەقی تەواوی پێ بکەواتە نەتوانیەوە بە تەواوی گۆرانێکی ئادا بکەی بەڵام هونەرمەند کە هێرشکانی حەیرانی تەواوی ئاوازەکان و کە خۆی بەجەستاکات سەرکەوتوو بن ئینشەڵڵا کاکێرش باس لەوە ئەکرێت گۆرانی کێ تایبەتە وەزم خاوە زۆر خۆشەی لێیت زۆر داوای ئەکەن لێت بەڵێ ئەو گۆرانیە زۆرتر لە ناوچەی مەریوان بڵێ کراوە و جا بەخای گۆرانێکمان بۆ بڵێ باگوێمان لێ دێ ئێمەش تاو خۆش بێ فەرموون بەسەرچە دەتخوا لە شنەی باشە و ماڵێ ئەتخواڕاوە بەمۆ بێمەلگیان بێڕواوە یاڵاوە و یاڵێ دەتخوا بابداوە لە گۆنایی ئەتخواڕاوە بەمۆ بێمەلگیان دۆزیە کردچووە کاڵێ جادڵ لەسەر ئەهدیای ئەتخوا بێوە مەیلێ ڕابەگیان خۆی بەوە وەفاوەیەوە ئەتخوا جارێ تر بێوە توخوا بێوە مەیلێ باوانەکەم دڵێوە بەوە وەفاوەیەوە دەنگت خۆش بێت زۆر سپاس ئەو گۆرانیە تایبەتە پێشکەشتان بێ وەکو جەشنانەیەک بە تایبەت پێشکەشە بە کوردانی ڕۆژەڵاتمان کە ئەو گۆرانێت لای ئەوان گۆرانێکی تایبەتە مێدەوارم بە دڵخۆشمی لێ بگرن ئیشەڵڵا کە هەموو کوردستانیان تەواوی کورد لە هەر چوارپارتی کوردستان دڵخۆش بن بتوانن جژنێکی پڕشادی و بەختەوەری بەڕێ بکەن ئیشەڵڵا کاکێرش لە جژنە تایبەت پەیامت بۆ کێ لە شاشەی کەناڵی سلێمانیەوە لە جژنی قوربانی پیرۆزدا پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم میلەتی کوردەکەم لە هەر کوێیەکی ئەم دنیا هەن بۆ من فەرق ناکات وێدەوارم ئەم جەژنە بێتە مایی خێر و خۆشی بۆ هەموو تاکێکی کورد ئەگەر کوردستانەکەم دڵخۆش بێ و
جەژنێکی پڕخێر و خۆشی هەبێ بۆ من ئەوە زۆ تایبەتە بێت فەرقی هیچ کەسێک ناکەم یاخوا ئینشاءڵڵا کوردستانەکەم لە جەژن خۆشی کەسێکی تایبەت کەسێکی بە تایبەتە بێت کەسەی جەژنی پیرۆز بێ ئینشاءڵڵا هەمیشە هەر لە خۆشی نابێ بیناسین ئەخر ئەڵێمە کەسێکی تایبەتیش ئەگەر بێت ینی نایڵێکێ باشە داویگەرد نازایی لە کێەکەی وڵا داوای گردن ئازادی لەو کەسانە ئەەکەم کە ئەگەر ڕۆژێک ناخۆشیەک ئەگەر شتێکی نابەجێ من بەرامبەریان هەبوو بێت ئالێرەوە داوای گردن ئازادیان لێکم بمبورن ڕناکەم کەسێک هەبێت لە زریان خان شرت نییە تۆ هیچ کەس ناتوانێت هەموو کەسێک لە خۆی ڕازی بکە منش ئەوەتەی توانی بێتم و کە بیشتوانم لە داهاتوی ژیانی خۆشمە تەنها ئەو ئومێدەم کردو بتوانم خزمەتکارێکی میلەتەکەی خۆم بم خزمەتکارێکی ئەو کەسانە بم کە بەرکەوتنم هەیە لەگەڵیانە بەڵام خۆ شتەکانی هەمیشە بە دڵی تۆ نابێت ئەینا ئینشاءڵڵا قەت بەتەمای ئەوە نیم دڵی هیچ کەسێک بڕەنجێنە من دەستی خۆش بە زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵمان بووی کاگێرش بەڕاستی جەژنی ئێمەت ڕازاندەوە جەژنی بینەرانی ئێمەت گەرم و گۆڕتر کرد زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵمان بووی زۆر سپاس پێیان داوەتەی ئێوە بۆ بینەرانی دووبارە و سەد بارە جەژنتان پیرۆز بێ و زۆر سپاس بۆ ئەو ستافە خۆشەویستەی پشتی کامێرا ئەمڕۆ زۆر بە ئێمە و ماندوو بوون یاخوا دەستیان خۆش بێ دەستی ماندوو نەبوونیانە گوشم دەستخۆشی بە مامۆستا عەدنانی خۆشەویست کە ئەمڕۆ بە مۆسیقا لەگەڵمانە بوو یاخوا دەستی خۆش بێ دەستخۆشی و ماندوو نەبوونی بۆ برایانی ئازیز و خۆشەویستی خۆم گروپی هەڵپەرکەی نیشتمان کە بێجگەل لە کاری هوەری ئێمە دۆسایەتی و برایەتێکی زۆر جوانمان هەیە بێ و ئینشاءڵڵا هەر خۆش بن هەمیشە هەر لە خۆشییا بن دووبارە و سەد بارە دەستخۆشی و ماندوو نەبوونی وەروەها دەستخۆشی و ماندوو نەبوونی بۆ جەنابم ڕۆ من زۆر بەختەوەر خۆم بە بەختەوە دەزانم کە لە خزمەت جەنابت و بینەرە خۆشەویستەکانی توابووم دەستان خۆش بێ سڵاوێکی تایبەتیم بۆ مامەهێرش هاوسەری خۆشەویستی جەنابی زۆر سپاس بۆ تۆ دوا گۆرانیمان چیە بێت؟ گۆرانێکی شادە بێ و هەڵپەڕکە و ئەکەینەوە بە جەژن جارێکی زۆر سپاس بە گۆرانی بەڕێزە دەچینە کۆتایی ئازیزانی من بینەرانی خۆشەویست جەژنتان دووبارە و سەد بارە پیرۆز بێت هیوادارم کە هەمووتان تەندروست باش بن بتوانن لەم جەژنەدا خۆتان بپارێزن جەژنێکی دوور لە کێشە بەڕێ بکەن ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی تایبەت بە جەژن کە دۆشاوی منمە دڵنیا بن بەکاری بهێنن وازی لێ ناهێنن چکە بەرەمەکانی بەڕاستی ناوازن زۆر سپاس بۆ سپۆنسەری مەیکەپ و ڕازاندنەوەی قژی من کە ساڵۆن ئیڤانکایە زۆر سپاسیانەکەم سپاس بۆ زەردی کوژەکەی زەردی زاخە و بۆ میکسواراتانی کە بۆ منی ناردۆ سپاس بۆ ئەو کە تا ئێستا بینەرمام و سپاس بۆ ستافە جوانە گروپی هەڵپەڕکەی نیشتیمان زۆر سپاسیانەکەم بەڕاستی بینە هەر چوار بەرنامەی ڕۆژانی جەژنە ڕازێننەوە سپاسیانەکەم کە لەگەڵمان دەبن هەڵپەڕکەیەکی تایبەت و جوانیان هەیە باک پێکەوە بینەری دو هەڵپەڕکەی ئەمڕۆژ بین بەرنامەی ئەمڕۆ دێتە کۆتایی تا پرۆگرامێکی تر شاد و بەختەورن کاک عەدنانم بیر نەچێ زۆر سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ لەگەڵمان بووی زۆر سپاس تا بەرنامەیەکی تر شاد و بەختەوەر بن باشینە لای گۆرانیەکە فەرموو شرملیان باوانمە با ماچی کەماوە تۆ لە چی تۆریایکە شرملیان دەردلێمە باش و کەمەوە داینا شەڕمان بووە وانە دڵگرانیە وانە شەڕمان بووە داینا دڵگرانیە وە کەوتووەتە بەیمانە وە کار پەشیمانیە دەی کەوتووەتە بەیمانە وە کار پەشیمانیە دەی یازنە وە یازن یازن یازنە سینەکە و باخی بووە سینەکە و باخی بووە بوومسیە وەلا سوورە وأنا درمي مصوى والنسيا ولا سودة مهما درمي مصوى
شنو مليان درد لما من ندا يراكم وين ندا ممايكا أدنان جان درد لما وين ندا يراكم باقر شي لما شنو مليان درد لما وسبب كاركم زادم يا اخوانا لما وشونا قونا سرا ودم يا اخوانا لما وشونا قونا سرا وباخوابي برا انا قايد برا باخوابي برا انا قايد برا لا يا زين يا زين يا زين يا زين يا زين يا زين زينك باقي دما زينك باقي دما ومن سيا ولا سورة وانا درمي مصلا وانا درمي مصلا وكالو شادمك هذا باخيلي مويا شنو مليان باوانم وكالو شادمك ديا بيا بمكوجا شنو مليان باوانم